ئەو دومیوانە بەڕێز باوان سەلامە بازرگانی زیوە و هەروەها بیلال ئیبراهیمیش بازرگانی زیوە بە هەمان شێوە لە کاک بیلالەوە دەست پێ یەکەم ئەو لە ناو بازاڕەوەی لەگەڵما کاک باوانیش لە ستودیۆ لەگەڵمایە هەردووکتان بەخێر بن. کاک بیلال با پرسیارەکەم یەکەم جار لە تۆ بکەم ئەم چەند ڕۆژە کە زیو بەرز بۆتەوە خەڵک گێت ئەیفرۆشێ یان ئەیکڕێ؟ سلااو لێوێ هاژە خان سلااو لە بینەرانی کورسان 24 سپاس بۆ دەرفەتە کە کورسان 24 بە خەمی خۆی زانیوە کە هاوڵاتیان ئاگدار کاتەوە دەخە بە دەخە هۆشاریان کاتەوە تەبان لە پێرێەوە ئۆنسەی زیو لە $72 بەرز بۆ تۆ 81.3 لەو دقی ئێستا کەمە قسەی لێ دەکەین. تەبان ئەو خەڵکانەی کە خوازیاری زیون دوو جۆرن هەمانە مەسەلەن لە نرخی بەرز کڕێبێتەوە هاتووە بازاڕ و فرۆشتیتیەوە هەشمانە مەسەلەن لە تێڕامانێکی زۆر لە بازاری جیهان لە بۆرسەی جیهان لە زیودا هاتوتە بازار شیکاری خۆی وەرگرتووە ڕاوێژی کردو و زیوی کڕیوە هەش بووە بە بێچوانەوە فرۆشتوێتی هاژەخان. باشە ئەوانەی کە فرۆشتویانە لە قازانجان لە بەرەوەی پێشتر بە گران کڕیویانە هەرزان کڕیانە ئێستا چاوەڕێی دەرفەتێکی وابوونیان قیروسیا لە زەرەرەکە یەکەنەڵە بە تا تۆزێک بەرز بۆ تۆ خێرابی فرۆشم. وڵای زە هاژەخان خۆی سەبەر بە پرسیارەکەت ینی بەپێی کەسەکان ینی پۆڵنکردنەکەی تۆزێ سەختە هەبووە مەسەلەن ناڵم ینی هەبووە مشتری و کڕیاری بەڕێزی ئێمە بووە مەسەلەن لای ئێمە بە $2430 کڕیویەتی هەردوێنە فرۆشتیەوەتەوە بە نزیک بە $2500 ینی تەبەن قازانزی کردووە هەش بووە مەسەلەن لە 3000ەکان لەسەری بووم بەپێی ئەو کە لە بازاردا مەسەلەن پێویستی بە پارە بۆ یان شتێکی تری کڕیوە فرۆشتی بەزەرەر ینی هەردووکمان هەیە من ناتوانین بەس بڵین قازان زیان کردو یان زەرەریان کردووە و بازاڕیشیان یا قازان زیا زەرەرە هاژەخان. باشە کاک بیلالیە مۆلای تۆ کاک باوان بەخێر هاتیەم کاتت باش باشە ئێستا هاوردەکردنی زیو بۆ هەرێمی کوردستان ئاساییە یان نە؟ لە ئێستادا هاوردە نەخێر ئاسایی نیە لە حاڵەتە چینە ئاسایی خۆ لەبەر چی وایراتۆ؟ هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو زەنگەی کە بۆ دوای ڕوویدا بینیمان و کاریگەری لە هەموو جیهان کرد بێگومان لە هەموو شوێنێ کردووە و زیاتر کاریگەری لەو شوێنە کردووە کە نزیکن لە ئاگرەکە و پڕۆشی ئاگرەکەیان بەرکەوتووە وڵاتی ئیماراتێکی کە لە وڵاتانێکە پڕۆشکی بەرکەوتووە واروها ئێمەش نزیک بوون لە شەڕەکە. باشە ئێوەی بازرگان بەس لە ئیماراتەوە زیوتانە هێنا؟ بەڵێ بۆ دوایە زۆربەی 90% زیوەکانمان لە وڵاتی ئیماراتەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرد. کەواتە ئیمارات ئێستا ڕێگە بەس بە عێراق و هەرێمی کوردستان نادات زیوی بۆ بچێت؟ ئیمارات ڕێوشونەکانی تونند و تۆڵ کردووە و بەتایبەتیش لەگەڵ وڵاتی عێراق لەبەرسی لەبەر ئەوەی ئیمارات لایەن ئەمنیەکەیەوە پێی وایە ئەو مامەڵانە ئەو زیوانە کە دێ و دەڕوە مڵکی ئێرانیشی تێدایە و ئەو ئێستا ناکۆکە لەگەڵ وڵاتی ئێران ئەویان لەوانەیە تەسیرێکی زۆری هەیە بەڵام بەگشتیش نەخێر سنوورەکانی خۆتون کەواتە ئەم توندکردنەوەی ڕێوشوێنەوە وەستانی هاوردەکردن لە هەرێمی کوردستان و لە عێراقیش ئەمە وای کردووە کە گۆڕانکاریکی زۆر ڕووبات لە ناو بازارەکانە لە ئێستادا نەخێر لە ئێستادا لەبەر ئەوەی کاریگەریەکە دروست بازار سەقامگیرە ئێستا و ئەو عەرز و تەڵەبێک کە لە بازار هەیە بەشی هەردووچیان دەکا هەم عەرزەکە بەشی تەڵەبەکە دەکە و تەڵەبەکەش بەشی پێویست عەرزی هەیە لە ئێستادا چونکە ئەو بەرزبوونەوەی لە زیوە ڕوویداوە لەسەر ئاستی جیهانی ڕوویاوە بەڵام ئێگەر بەردەوام بە ئیمارات لەسەر ڕێگریکردن لە هەناردەکردنی ئەوە ئەو کات ئەسیری خۆی دەبێتن و حاڵەتێکی خراپی دەبێت لەبەر ئەوەی ئەگەر لە کوردستاندا داواکاری بۆ کڕمنی زیو زۆر بێ ئەو کات نرخەکە زۆر دەچێتە سەر و جیهانی وەکو ماوەی پێشتر چونکە هاوردەکردن زەحمەت دەبێتن و ئەگەر بە پێچاوانەشەوە خەڵک ڕوو لە فرۆشتن بکاتن ئەو کات نرخەکە زۆر دێتە ژێر جیهانی ئەوەش بۆ خەڵک خراپە لەبەر ئەوەی نەک هاوردە هەناردەش ئێستا زۆر زەحمەتە بۆ ئیمارات هەناردەش بەڵێ زێر و زیو باشە یەم وەلای کاک بیلال کاک بیلال ئەو خەڵکەی کێت زیو ئەفرۆشێت ئێوە بە چەند لێکردنەوە چ جیاوازیەکیشی هەیە لەگەڵ بۆرسەیە؟ هاژەخان لە ئێستادا جیاوازەکان زۆر کەم بووتەوە لەبەرەوەی بازاڕەکان بەپێی ئەوەی کە خواستەکان و خستنە ڕووەکان تقریبن وەکو یەکن ینی خەڵکێکی زۆر ڕۆژانە دێ زیوەکانی دەفرۆشێ هەشە خەڵکێکی مەسەلەن کەمتر لەو ڕێژەی کە دەیفرۆشن بۆیە خستنە ڕووەکەی زیاترە دوجار وای کردووە جیاوازی لە هەر کڕن و فرۆشنێک لە $10 بۆ $30 بێ جاروبار مەسەلەن ئەگەر ئەو دوکاندارە ئەو زیو فرۆشە
پێویستی بە زیوەکەی بێ بە جیاوازی $30 دەیفرۆشێتەوە و جاری باش بە جیاوازی $10 دەیفرۆشێتەوە. باشە خەڵک هەندێک جار خەڵکیش گلەیەوە کاڵە بە هەمان نرخی بۆرسە پێمەفرۆشن بەڵام یان گرانتر لەوە بەڵام دواتر کە ئەیفرۆشمەوە حساباتێکی تری بۆکەن یان حەق دەسی لێ وەرەگرن یان ئەڵێ بۆ حسابی ئەو ڕۆژەی بۆرسە لێ وەرەگرمەوە جیاوازێکی زۆر هەیە لەوەیە ئەمە بۆ هاژە خان دەنگت پسرا. باشە کاک بیلال هۆکاری چییە جیاوازی ئەکرێت لە کاتی فرۆشتنە نرخێکی زیاتر لە خەڵک وەرەگرن کاتێک کە لێشیەکردنەوە بە هەمان نرخ لێکردنەوە کە لە بۆرسەیە هەیە یان بە کەمتریش. تەبەن نمونەیەکی زۆر جوانە هاژەخانەمە بە بەرچاوی ڕۆی دەینە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە هەموو شارەکان ئەمە ئێستا خەڵکی سواز بەخوا هۆشیارە پلتفۆرمە جیاجیەکان بەکاردێنن ئەمەگەر نمونەیەکی نزیک وەربگرین کە وڵاتی تورکیا جیاوازی لە کڕینی فرۆشتن $300 یعنی لە هەرێمی کوردستان سواز بەخوا زیاد لە 2 مانجیشە جیاوازی لە کڕینی فرۆشتن نەچۆتە $180 نەک $300 و $200. هاوڵاتی خۆمان زیاتر بە دوای ئەو سەکۆ نافەرمیانە دەکەون کە مەسەر لەسەر پلتفۆرم و سوۆشال میدیاکان کە نرخێک بڵاو دەکەنەوە بەڕاستی ئێمە وەکو ئەهلی بازاڕیان هەموو هاوکارانم کە زیوفرۆشن ئێمە لی بەرپرس نین ئێمە لە بازاڕی خۆمان بەرپرسین کاتێک کڕیار دێتە لای ئێمە کاتێک کە دەوێت زیوێک بکڕێ 5-6 دوکان و شوێن دەکات تا کامی هەرزان بێ بکڕێ و کاتێکی دەیفرۆشێتەوە حەقی خۆیەتی 3-4 شوێن بکە پرسیار بکە بەڵام ینی لێرە من متمانی تەواو دەدەمە بە هەموو هاوڵاتیانی خۆمان کە جیاوازی کڕینی و فرۆشتن لە ئێستادا زۆر کەمە هیچ دوکاندارێک نییە لە $30 زیاتر فەرق بکە $30 جیاوازی دوکاندارەکە لە ناچار ئێمەش خۆی عەرز و تەڵەبە خواست و خستنە ڕۆ هاژەخان ینی هەندێک جارێ مە فرۆشتمانە بەو سعرەی کە هەبوو بە گرانتریش کڕیمەنێتەوە. باشە کاک باوان با بگەڕێمەوە لای تۆ کەسێک ئەگەر ئێستا بیەوێ زیو بکڕێت لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە بڕێکی زۆر بکڕێ ئەبێ چی بکە؟ کڕینی زیو لە ئێستا دەبە بڕێکی زۆر بە مامەڵەکردن وەکو پێشتر چەند جار باسمان کرد کە واز لە لۆگۆ بێنن واز لە ناوەکان بێنن لەبەرەوەی زیو هەر زیوە ئەگەر بەبیرت بێ پێشتر مەرمەرە زۆر جیاوازی هەبوو لەگەڵ جۆرەکانی تر کە ئەو ئێستا پێم خۆشە هەریەکە لەوانە پیشانمان بێ ئەوانە چین ئێستا ئەو هەر چواری چی هەر چوار قاڵبەکە چییە؟ هەر چاریان زیوە هەر چواریان زیوە هەمان ئایاریان هەیە هەمان ئایاریشیان بەڵێ بێگومان باشە ئێستا مەرمەڕە ئەو کاتێک کە بازار زۆر ژاو بوو مەرمەرە لەگەڵ پاڵم $300 فەرقی هەبوو ئەو قالبی مەرمەڕەیە $300 گرانتر بوو لەو پاڵمە ئەو پاڵمە $10 گرانتر لە مەرمەڕەکە نەک هەرگەیشتۆتەوە ئەو بەڵکو گرانتریش بووە جیاوازێکی دروستی هیچ جیاوازیەک نییە تەنها خەڵکێک پێی وایە ئەوە باشترە لە ئەویان بەڵام هیچ جیاوازیەکی نییە چونکە زێر و زی و دووشتی هەیە وەزن و ئایار کێش و زۆرەتی مادەکەی هیچ شتێشتر نایگۆڕێتن لەبەر ئەوەی تۆ قالب بۆ مامەڵە دەکڕی بۆ جوانکاری ناکڕێ. باشە تەنها خواست و ناودانانە لەسەری کەوای لێ کات نرخی ئەمەیان زیاتر بێت لەوە دوای ماوەیەک پێچەوانە بێتەوە نرخی پاڵمەکە زیاتر بێت لە مەرمەڕەکە. بەڵێ بێگومان بەڵگەکەمان چیە لە هەموو وڵاتەکان ئێستا لە زۆربەی وڵاتەکانی تر ئەو مەرمەڕەیە ئەستان هەر کەس نایناسێ ئێستا ئەو ببە بۆ چین کەس نازان هەشە یان لە وڵاتێکی وەکو تورکیا مەرمەڕە هەر نییە وجودی نییە ئەستان لەوێ لە ئێران تەنها نادر هەیە نادر زۆر مامەڵی پێوە دەکرێتن مەبەستم ئەوەیە ئەو جۆرانە ئەو جیاوازیە خەڵکێکی خۆمانە کە دروستی کردووە بۆ بەشێکیان بازرگانن لەوانەیە بەشێکیان مامەڵەکار باشە بۆ خەڵکەڵێنەوە فێڵی بازرگانەکانە ڕاستەیان نایان خەڵک حدێک دەکرێت ڕاست بێتن بەڵام خەڵکان بازرگان وانە بەڵێ بازرگان دەکرێت ینی مەرغوبیەتێک بداتە ئەو شتە بەڵام ئەگەر هاوڵاتی لێت نەکڕێ ئەگەر خەڵک خۆی وشیار بێ و ئەو زیادە پارەیە بە شتێکی ناتەن دروست نەداتن جەوەڵی ئەوە گلەییان لەسەر ئێمە گلەیمان لەسەر نەماوە تۆکو بازرگان وەکو شارەزا و بە ئەزمون لە ناو بازارەکە بە هەمان شێوە کاک بیلال ئێمە وەکو میدیا پێمان وتون ئەمە زیوە و بڕەکەی ئەوەیە ئیتر مەچ و دوای هاشوهوشیەوە مەکەوە مادەیەکی ترەیان چۆنە باشە بابزانم لە کاک بیلالیش پرسم کاک بیلال ئێستا خەڵک هەر جیاوازیەکە لە کڕینی ئەو چەند جۆرەی زیوە ئەو نەک ئەو ناوە جیاوازانەی زیوەکە خواستیش لەسەر کامیان زۆرترە
بە خۆشحاڵیەوە خەڵک دەتوانم بڵێم ڕێژەیەکی زۆری وەشار بۆتەوە بە هۆکاری چۆن پێشستا باسی ئەومان کرد کە کۆمەڵە سەکۆیەکی نافەرمی هەن زانیاری نافەرمی بڵاو دەکەنەوە سەر لە خەڵک دەشێونن لە هەمان کاتیشدا کۆمەڵە سەکۆیەکی فەرمی هەن بە جوانترین نمونە و نمونەی زیندوو سەکۆ جوانەکەی کوردستان 24 و کۆمەڵە کەناڵ و لایەن و پلاتفۆرمی ترن کە ڕۆژانە خەڵکی وەشار دەکەنەوە سەبارەت بە ئەوەی ئایا کێش و وەزن و لۆگۆ و بڕان چییە سوپاس بۆخوا ڕێژەیەکی زۆر باش خەڵک هەیە کە ئێستا بە دوای ئەوە دەگەڕێت وڵکا کە بەس بە کێشەکەی مەزبوط بێ ئارەکەی مەزبوط و کێشەمنی هەر لۆگۆیەکی لەسەر بێ هەشمانە تەباننا بە دوای لۆگۆ و بڕان دەوێ ئامادەیە پارەی زیاتر پێ بدە دواتر بازاڕە ینی ئێمە هەر کەسێ خواستی لەسەر چی بێ بۆ دابین دەکەین باشە ئێگەر ئێوە لە خەڵکی بکردنەوە ئێوە هیچ جیاوازیەکەن لە بینی ئەو ناوە جیاوازانەی لەسەر زیوەکە دانراوە پرسیارێکی زۆر جوان ئاژەخان بەڵێ بە دڵنیاییەوە لەبەر ئێمە دوازار پێم گوتیانی خواستی چ شتێک لە بازار زۆر بێ ئێمە ناچار ئەوانەی کە لەیان دەکڕینەوە شتێک زیاتر ئەوجا اینجا ئێستاکاک باوان باسی کرد پاڵم لە ئێستادا $10 بۆ $15 لە سەروی مەڕمەڕە و مامەڵی پێوە دەکرێت و بە هەمان شێوە لە کڕینەوەش شتێک زیاتر لە مەڕمەڕە پێدرێەوە سەبارەت بە مارکی پاڵم نادر دوو ڕۆژ بەر لە ئێستا لە هەردووچیان گرانتر بوو بەڵام ئەوڕۆ خواستی کەمترە یعنی بەپێی ئەو ڕۆژەیە کە ئایا خواست چەند کیلۆ خواستی لەسرە و چەند کیلۆ خستنە ڕووی لەسرە ئەو کات دەتوانین نرخی زیاتریان پێ بدەین کەواتە خواستی خەڵکە کە جیاوازی دروستەکە لە نرخەکە لە زیوەکە جا بڕەکەی یان ئایارەکەی چەند بێ ئەمە خواستی خەڵکە لای ئێوە ئەم جیاوازیە دروست نابێت نانە 100% هاژەخان نمە کۆمەڵە ڤیددیۆیشمانەیە ئەگەر برادرانەی متابعیەمان کردبێ لە مانجی یەکەوە لە مانجی 12 ساڵی پارەوە دای من باسی ئەوم کردووە کە هەر کیلۆیەک هەر بابەتێکی کانزایی کە بە نیازی بیکڕی پارەی پێ بدەیت ئەوە دڵنیا بە خۆت وەکو کڕیار خۆتی یادی کامە لەسەر خۆت گران دەکەیت باشە کاک باوان ئەگەر ئێستا خەڵک داوای زیوتان لێ بکە دوای چەند ڕۆژ بەدەستیەگە ئێستا و هاوردێن نەماوە لەبەرەوەی وەکو باسماکە فڕۆکەخانەکان ئەو کێشیان هەیە بەڵام ئێستا داواکردنی زیو ڕاستەوخۆ موجودە هەیە لە بازاردا ینی بڕی پێویستەیە بۆ خواستی هەیە لە ناو بازار ئەی بەڕێگەی وشکانی هیچ زیوێک نایێت نەخێر زێر و زیو یاسایەکی هەیە بە هیچ زۆرێک ناکرێت بەڕێی وشکانی گواستنەوەی بۆ بکرێتن لە عێراقدا و لە هەرێمی کوردستاندا کەواتە ئەوەی کە خواست هەیە لە ناو بازارڕ بڕی ئەوە لە ناو بەڵێ ناو بازار لە ناو بازار هەیە باشە جارێکی دیکە چی بەو خەڵکاناڵن کە مامەڵەی زیویان کرد و کەوتنە ناو بازارەکە و زەرێکی زۆریان کرد ئێستا لەم نرخی ئێستا چی بکەن لەو نرخی ئێستادا و لە هەموو کاتێکدا مامەڵەکردن بە زێر و زیو وەکو یەکەن چونکە هەردووچیان وا پێویستە بەو بڕە مامەڵە بکەی کە لێت زیادە ناکرێت تۆ مجازەفە بەو ماڵە بکەی کە هەتا کە پێویستت پێ دەبێتن ناکرێت تۆ خانی بۆ فرۆشی سیاری بۆ فرۆشی قرز لە خەزور بکەیت ئەوان زۆر کێشەیە کێشەیەکی زۆر هەیە ینی خەڵکێکەیە پارەی بە قرز لە خەزور و لە ماڵە خەزورانی وەرگتو بۆی قازانجێکی کەم ئێستا نیەتی بیان نات بەڵێ ئەکید ئەوانە زۆر کێشن و دەروون و سایکۆلۆژیات تێک دەچی لەو کاتەدا و تووشی مامەڵەی غەڵەتت دەکا ئەگەر کەسێک پارە زیادەکەی بە زیودا بێت ئێستا هیچ کێشەی نیە ئەو زیادەیە با هەر زیو بێ چونکە بە دڵنیاییەوە زێر و زیو بەرەو بەرز بوون هەموو کاتێک ئەگەر تۆ مامەڵەیەکی دروستت کرد بێ زەرەر ناکەی بەڵام ئەگەر بە پەلەبی من ئێستا دەتوانم بڵێم 100% لە ماوەی ساڵێکدا زیو دەگەڕێتەوە بۆ سەر و $4500 بەڵێ لە قازانجادەم بەڵام ئایا ئەو کەسانی مامەڵی نادروستیان کردووە تحمل دەکەن ئەوەندە قەرزەکە نەدەنەوە یان ئەو پارەی کە لە شتێک دەرەهێناوە نەیگەڕێنەوە نەوەڵاوانەی کە زەرێکی زۆر قورسیان کردەوەیە چونکە ئەوان کردیان بۆ هەفتەیەک ئەم مامەڵیان کرویسیان لە ماوەی هەفتەیەکە ئەکسەر بگەنە قازانجێکی باش جا قازانجەکەش بڕوا ناکەم لە $300-400 تێپەڕی بەیانی چەند جار ئێمە لێرە خەڵکمانە بینی کە قسان بۆ پامنێرەکانمانەکرێت ئەی چی بکەین لەم دۆخەیە ینی خەرجێکی زۆرمان لەسەر باری داراییمان باشنی ئەخرتە زەرەکە و مەکە بە زەرەکەی زۆر زەحمەتترە و ماڵ وێران کردە بێگومان ڕاستە باشە کاک بیلال ئەمە دوا پرسیاریش لە تۆ بکەم ئایا ئێستا خەڵک زیاتر بە زیو ئەکرێ بۆ مەبەستی جوانکاری یان بۆ پاراستنی سەرمایەکەی جامنەوەی پێشەوەی وەڵامی پرسیارەکەت دەمەوە بابەتی زۆر خۆشە بوو لەسەرەوەی ماڵە خەزوران تەبەن نمونەی زۆرمان هەیە کە باستان ئادەی نمونەی خۆشمان پێ بڵێ خەڵک هەبووە پارەی لە ماڵە خەزوران یان خەزوری وەرگرتووە زەرەری کردو بەڵام
من حفتێک بەر لێستا برادێک تەلەفۆنی کرد هەر لە سەر پێیژ و ئەوان و سوۆشال میدیا منی ناسی بوو کاک بێ لەسەر ڕاوێژێکی تۆ هەندێک پارەم لە ماڵە خەزوران وەرگرت کە ینی بۆ ئەوانی کڕینەک بۆ خۆی ئەو کات بە 1800 دلار و ئەوم ینی کات و پێشتری کەم هەر بیریشم نەوە کە تەلەفۆنی کرد برادرە بەڕێزە لەو فترە فرۆشتیەوە بە 2500 دلار و ئەوانە ینی ئەو نمونەشمان هەیە قازانجی هەیە بۆ ماڵە خەزوران هەروە نیە زەرری هەبێ بۆ ماڵە خەزوران هەیە قازانجیشی هەیە باشە قازانجێکی خۆی خۆشەویسترەگا لە ماڵە خەزوری ئەکید ئەی تەبان خۆی پێویستیشە ئینسان هەردوو سەرەی هەبێ لە هەردوو ماڵات خۆشەویست بێ بەتەکیید باشە ئەنجای سا پێم بڵێ سە خەڵک کڕیاری زی و کامانەوانن کە بۆ جوانکاری کڕنیان بۆ قازانج و یان بۆ ماڵە خەزورانی کڕن وەڵی تیاتی هەمووی تایە بەڵام وەکو ئامارێکمان لە بەردەستانی ینی بڵین بەرز و نزمیسی کرد بەڵام ئەو یەگە من باسی کەمەوەی کە لە بازار دەیبینم مۆزوعی جوانکاری کە خشڵ بەکاردێ ینی هەڵلقەی زی و لەوەتەی زی و هەیە و بە حکومیەوە کە هاوسەرگیری و پرۆسی زەواج دەکرێت ئەڵلقەی زی و شتێکی زەروریە بۆ پیا ئەو بازاری خۆی هەر هەیە ئەنی ڕۆژانە هەموو دوکاندارێکی زی و لی دەفرۆشێ سواز بۆ خۆیانی خواستێکی باشی لەسەر دوجار دەکەڕێتەوە سەر ئەو گەشتیارە بیانانی کە دێنە کوردستان لەبەرەوەی زۆربەی گەشتیاران حەزیان لە زنجیرە زنجیری ئەستور بە تایبەت زنجیری زی و ئەوە خۆش بەختانە لە کوردستان ئێمە یعنی ئێمە دەتوانین سوپاسی لایەنی حکوومەت و پەیوەنددار بکەین کە ئەو ڕێژەیە کە وەکو باج و ڕسومات دانراوە لەسەر بابەتەکان زیاکەن کەمترە بە بەراورد بە وڵاتانی دراوسێ و وڵاتانی دوورتر بۆ لێرە گەشتیاران خواستێکی زۆر لەسەر زیو هەیە وەکو خشڵ بەڵام وەکو بازرگانی کەمتر بۆ تۆ بەراورد بە دوومانگ بەر لە ئێستا باشە زۆر سپاس کاک باوان سپاس بۆ بەڕێستان کە لە ستۆدیۆی کوردستان 24ەوە لەگەڵ مامون سەبارەت بە زی و کەسانی شارەزای وەکو ئێوە پێویستن ئیتر ئێمە گلەیمان لەسەر نامێنێنەوەکو میدیانەوەکو ئێوەش کە بازرگانن کە خەڵکمان ئاگادار کردوتەوە چ کاتێک باشە زۆر سپاس بۆ بەڕێستانەوە سپاس بۆ کاک بیلال ئیبراهیمیش بازرگانی زی و بە هەمان شێوەوەیش ڕاستەخۆ لە ناو بازاری زی و فرۆشان و زەرەنگەرانەوە لەگەڵمان بوو زۆر سپاس بۆ ئێوە بەخێر بن